خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ ئاو کارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. هەڵبەتە هەڵبژاردنە سەرۆکاتیەکەی ئەمریکا کاریگەری لەسەر هەموو جیهان هەیە لە ئێستادا کە هێواش دەرەنجامی هەڵبژاردنە سەرۆکاتیەکەی ئەمریکا ڕوونترە بێتەوە تا چەند کاریگەری لە ئەگەری دەرچوونی هەر یەکێک لەم سەرۆکانە تا چەند کاریگەری لەسەر دۆخی ناوخۆی عێراق هەبێ. لە ماوەی ڕابردوودا یاخود لە ساڵانی ڕابردوودا جۆ بایدن کە ئێستا چانسی چوونە پێشەوەی بۆ کۆشکی سپی تا ڕادێک بەپێی دەنگە کراوەکان زیاتر بووە، خاوەنی بیرۆکەی سێ هەرێمی بووە یاخود دابشکردنی عێراق بووە بۆ سێ بەش. هەروەها دۆناڵد ترامپیش لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا گرنگێکی سەربازی و تا ڕادەیەک ئابووری بۆ عێراق هەبووە، بەڵام بە سوودی ئەمریکا. ئەمە تەوەرێکی پانۆراما بێت. دواتر ئێستا عێراقیەکان لە بەردەم هەڵبژاردننی پێشوەختدان کورد دەبێت چۆن ئامادەکاری بکات بۆ هەڵبژاردننی پێشوەخت. هەموو کێشە سیاسی و ئابووری و سەربازیانەی لەسەر ساحەی سیاسی عێراقەیە لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەین. بە میوانداری بەڕێز دکتۆر بەختیار جەبار شاوەیز دامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. دکتۆر بەخێر بێی. زۆر سپاس. دوای 6 مانگ دەرنەکەوتنەوە لە پانۆراما زیاتر. سپاس. دکتۆر من سەرەتامەوێت لەوە دەست پێ بکەین لە ئەگەری جۆ بایدن دۆناڵد ترامپ لە کۆشکی سپیا پێت وایە استراتیژ و تێڕوانینی ئەمریکا بەرامبەر عێراق چۆنچۆنی ئەبێ یان لە چ پۆینتێکا گۆڕێ؟ سەرەتا زۆر سپاس کاکزانە، سڵاو و ڕێز بۆ تەواوی بینەرانی خۆشەویستی کورسات. بە تەکید ئەمریکا ئەتوانین بڵێن لە سەرەتادا لەوە دەست پێ بکەین کە نەگەر بۆ عێراق بەڵکو بۆ دنیا، بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی، بۆ زۆربەی گۆڕانکاریە سیاسی، اقتصادی، استراتیژی، سەربازی، ئابووری و حتا گۆڕانکاری زانستیەکان ئەمریکا گرنگی خۆی هەیە. ئەگەر زۆرتر بڕۆین تەنانەت لە دنیای فەن و سینەما و هونەر و ئەوانەیشا ئێستا سێرەکەی ئەمریکا پانتایەکی گەورەی هۆشی ئینسانی لەسەر ئەم گۆی زەویە داگیر کردووە بەهۆی هۆلیوود طبعاً هۆلیوودەیە ئەو فستیڤالە گەورانی، یعنی سێرەکەی لە هەموو ئاستێکدا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کاریگەری هەیە کەم تا زۆر و ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ. ئەوەی کە پەیوەندی بە عێراقەوە ڕەنگە زۆر زیاتر بێ کاریگەریەکە بەو پێی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەرکردایەتی و تەحالفە گەورەی کرد کە لە 2003دا ڕژێمی سەدام حوسێنی ڕووخان و هاتە عێراقەوە نزیکەی 200,000 سەربازی هێنایە ئەم وڵاتە و لە ماوەی ئەو چەند ساڵەی پێشووتردا بە تریلیۆن دۆلار بە چەندەها تریلیۆن دۆلاری سەرف کرد و نزیکەی 5 بۆ 6,000 سەربازی کوژرا و دەیان هەزاری تریشی برینار بوو و بەکەوتە بوو. کەواتە بۆ عێراقێک کە ئەمریکا بەو شێوەیە هاتیبێ گۆڕانکاریەکی قوڵی ڕیشەیی لە دەسەڵاتە لەم دەوڵەتە دروست کردی بێ و لە هەمان کاتە ئەو قوربانیە زۆرەی دابێ و لەگەڵ ئەوەشدا لە ناو عێراقا خێروبێرێکی زۆری نەوت و غاز و سامانی سروشتی هەبێ. بە تەکید عێراق گرنگی زۆری هەیە لە لای ئیدارەکانی ئەمریکا کە ئەڵێم ئیدارەکانی ئەمریکا جا ئیدارەی دیموکراتی بێ و یان ئیدارەی کۆماریەکان بێ. ببینە یعنی ئێمە لەسەر دەستی کۆماریەکانە ڕژێمی بەعس ڕووخا کە جۆرج بۆشی کوڕ بوو، بەڵام پێشتر لەسەر دەستی دیموکرات خوازەکانە یاسای ڕزگارکردنی عێراق دەرچووە لە سەردەمی بیل کلینتنە. لە دوای جۆرج بۆشیشەوە کە دیموکراتیەکان 8 ساڵ بە سەرکردایەتی ئۆباما هاتنە سەر حکوم لە 2008ەوە بۆ 2016 نهاتن عێراق یعنی دەستبەرداری عێراق بن. ڕاستە پرۆسەی ئینسحابی قواتی ئەمریکی لەو سەردەما ڕوویداوە تا ڕادەیەک دوورکەوتەوە، بەڵام استراتیژێکی گەورەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕووی سەربازیەوە، لە ڕووی اقتصادیەوە، لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە عێراقا چڕبوو بووە. کەواتە هەموو ئەم هۆکارانەوە دەکا کە گۆڕانکاری لە کۆشکی سپیە بمانەوێ و نەمانەوێ بە شێوەیەکی ئۆتۆماتیکی کاریگەری لەسەر ژیانی تاکی عێراقیەکانە بێ، لەسەر پرۆسی سیاسی لە عێراقا بێ، لەسەر دراو ئەبێ، لەسەر اقتصاد ئەبێ
و هەروەها لەسەر هەڵبژاردننی داهاتوی عێراقیەکانە بێ ئەمە شتێکە هەموو لایەک دەیزانین و لێرەدا پرسیارە جەوهریەکە ئەوەیە ئەگەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا خاوەنی استراتیژیەکە کە حتمما هەروایە و کۆمەڵی عەقڵی گەورە لە پشتی دانان و داڕێژەری ئەم استراتیژیە گەورەی ئەمریکاون ئایا ئەکرێ بە گۆڕانکاری لە دەموچاوێکە ئەواتە گۆڕانی بایدن بۆ گۆڕانی ترامپ بۆ بایدن ویان گۆڕانی ئۆباما بۆ ترامپ چی لە مەسەلەکە دەگۆڕێ لە ڕاستیە ئەمەش خاڵێکی ترە ینی زۆر جار لە گوێم لێ دەبێت لە ناوەندی میدیایی یان شرۆفەکارەکان تاکید لەسەرەوەکەنەوە هەر کەسێک بێ استراتیژە و هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ بەڵام ئێمە لە کێشەمونەبانەیە دکتۆر ینی جۆرج دەبلیو بوش و باراک ئۆبامامانەیە و دواتر دۆناڵد ترامپمانەیە ینی لە کۆماریەوە بۆ دموکراتەوە بۆ کۆماری و پێشتریش بڵ کلینتنمان هەبوو مەسەلەن حتا لە سەردەمی ئۆبامای وەزیری خارجیە مەسەلەن هیلاری کلینتن بۆ پێتوانێ ئێمە جیاوازی ئەگەر ئەمە هەڵسەنگانی بۆ بکەیت جیاوازی هەبوو لە تێڕوانینیانە بەرامبەر بە عێراق لێرەوەی ئەڵێن ڕاستە استراتیژەیە بەڵام نەخێر بە دید و تێڕوانینی من گۆڕینی کەسەکان زۆر شت دەگۆڕێ و زۆر هاوکێشە دەگۆڕێ و چونکە ئەو دەسەڵاتە گەورەیەی کە دەستوری ئەمریکی دایناوە بۆ سەرۆک کە مافی ڤیتۆی هەیە تەنانەت بەرامبەر بە قەراراتی کۆنگرێس و هەروە تاکە کەسە کە بڕیاری ئەتوانێت بڕیاری شەڕ بدا هەڵگیرساندنی شەڕ بدا بڕیاری وەستانی شەڕ بدا تاکە کەسە دەتوانێت مەسەلەی بەکارهێنانی چەکی ئەتۆمی زۆر شدەیە لە بابی دەستور کە دەسەڵات و سەلاحیەتەکانی سەرۆکی ئەمریکا هەیە لێرەوەی ئەتوانین چەند نمونەیەک باس بکەین یعنی ئێستا لە ساڵانی پێشووتردا لە سەردەمی ئۆباما و لە سەردەمی جۆرج بۆشی کوڕژدا کەسایەتیەکی با بڵێن نارێکی سەرسەختی وەکو قاسمی سلێمانی لە مەنتیقەیە هەبوو و من پێم وایە هەواڵگری و CIA و دەستگای استیخباراتی ئەمریکی و استراتیژیەتی ئەمریکی لەو سەردەمانەدا هەر ئەگەر بیانویستە هەریان توانی بیدۆزنەوە یان پێیان بە جمو جۆگڵەکان یەکرد ئەوە کێ لەو دقەیە لەو چرکە ساتەیە قەرارێکی حاسمەیە ئەو سەرۆکە کێیە کە ئەو قەرارە ئەدا بۆ نمونە لەو کاتەیە کە ئەو کەسەی کە پەنجەی ناوە بە و بۆمبەیە کە ئەکەوێتە خوارەوە بۆ کوشتنی قاسمی سلێمانی و ئەبوو مادی موەندیس ئەڵێ هەتا سەرۆک نەیوت من نەمتوانی پەنجەی پیا بنێم کەواتە ئەلێرەوەیە سەرۆکیش ڕۆڵی هەیە لە گۆڕانکاریەکاندا لە قەرارە و لە زۆربەی مەسەلەکاندا یعنی بۆ نمونە لە نیو سەدە زیاترە ئەمریکا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ کۆریای باکووردا لە ململانەیەکی زۆر توندایە لەگەڵ جۆن ئۆنسینا چین ئەم کەسە کە ناوی دۆناڵد ترامپە زۆر ڕچەی شکاند تەنانەت چەندین کۆبوونەوەی لەگەڵا کرد و لەگەڵ ئەم کەسایەتیە دانیشتنی کرد کۆمەڵێ نوکتە و شت ئەمانە یعنی بۆ لە سەردەمی پێشووتردا سەرۆکەکانی لە استراتیژی و تێڕوانی وڵاتان ڕۆڵی گرنگی هەیە لە مەسەلەی ئێرانە یعنی با ئێرانیش کە نزیکە لە خۆمانەوە و کاریگەری بۆ عێراق کاریگەری ڕاستەوخۆی لەسەر عێراق و بەتایبەتی لەسەر کورد و لە مەنتیقەی سلێمانی ئەمانە هەیە یعنی لە سەردەمی ترامپات ببینە حاڵی ئێران چی لێ هات ئەو گەمارە قورس و توندانەی کە سەرۆکی ئەمریکا خستیە سەر ئێران لە ڕاستیە خۆست ئەگەر بێتە سەر مۆزوعی استراتیژی ئەمریکا بەرامبەر بە تاران لەوە پێشەر یەکشت بووە یەک خەت بووە بەڵام لەو کاتانەدا کە کەسێک دێتە سەر کۆشکی سپی و کورسی کۆشکی سپی داگیرەکە ئەمە هەندێک سەلاحەتی هەیە و هەندێک قەراری هەیە کە بۆ خۆی ئەگەڕێتەوە و زۆر جار ئەم قەرار و بڕیارانە دەبێتە هۆی گۆڕانکاری کە پەیوەندی بە کوردستانیش و بە هەرێم و بە ناوچەکەەوە هەیە بەڵێ دکتۆریانی لە حاڵاتێک ئەگەر بۆ نمونە باسی ئەو بکەین دۆناڵد ترامپ بیباتەوە بەراوردیکەن بە 4 ساڵ دەسەڵاتی ڕابردووی و ئەو سەرۆکانی کۆماری بوون زیاتر کە هەیبەتێکیان گۆڕانکاریەکانی لە سەربازیە خۆی بینەوە پێت وایە مەسەلەن ئەو 4 ساڵە دۆناڵد ترامپ یان استراتیژی ئەمریکا بە چ جۆرێکە بێ بەرامبەر بە عێراق بەر لە هەر شتێک ئەبێ ئەوە بڵێن کە طبعاً گۆڕانکاری گەورە ڕووەدا ینی لە ڕووی بەتایبەتی لە ئێران من پێم وایە ئەگەر دۆناڵد ترامپ جارێکی تر هەڵبژێرێتەوە مۆزوعی لێدانی ئێران حتمیە ینی خوێندنەوەم بۆ ئەوە هەیە کە لێدانی ئێران زۆر نزیکە لە هەڵبژاردنەوەی ترامپە بە جارێ لەوە بگەڕێن ئێمە سروشتی دیموکراتەکان و کۆماریەکان بخوێنینەوە بەردەوام
دیموکراتەکان پێیانەوترێ باڵی کۆترەکان و کۆمارەکانیش پێیانەوترێ باڵی هەڵۆکان. باڵی هەڵۆکان هەر بە سروشتی حاڵ بەردەوام گرنگیان داوە بە سیاسەتی دەرەوەی ئەمریکا. مجازەفاکەن و بڕیاری قورسە دەن بێگومان و پێیان وایە ئەمریکایەکی بەهێز بۆی لە دەرەوە دێت. بۆ ئەوەی ئەمریکا بەهێز بێ پێویستە لە دەرەوە ئەمریکا خۆی بەهێز بێ، بۆ ئەوەی واشنتۆنێکی بەهێز و نیویۆرکێک و میشیگنێک و بنسلڤانیایەکی بەهێزمان هەبێ پێویستە لە ئەفغانستان گۆڕانکاری بکەین، تالیبان بڕوخێنین، پێویستە لە عێراق گۆڕانکاری بکەین، ڕژەمی بەعز لەناو برین، پێویستە لە ئێران لە دوای هەفتاونەوە وەکو ئێستا ئاوا گەمارۆی بدەین بۆ نمونە لە ڕووی اقتصادی و لە ڕووی دراوە ئێستا بە دۆلارێکی ئەمریکی بەرامبەر بە چەند هزار و چەند سەد دینێکی تمەنی ئێرانی کەواتە ئەمان باڵی هەڵۆکان کە کۆماریەکان و ئێستا ترەمپ قیادیانەکە بەردەوام دەیانەوێت لە دەرەوە بەهێزی ئەمریکا پیشان بدەن بۆ ئەوی لە ناو خۆیان، واتە گرنگی بە مەسەلە دەرەکیەکانەدەن. باڵی کۆترەکان کە ئەوەی ئێستا بایدنە و نزیکە لەوەی بچێتە کۆش بەڵام مەسەلە لێرەگەر بێت و بایدن ببێتە سەرۆکی داهاتووی ئەمریکام 4 ساڵە پێ دوایە چ گۆڕانکاری ئەمان زیاتر گرنگی بە مەسلەی ناوخۆیەکانەدەن وەکو تەندروستی، وەکو کەرتی پەروەردە، وەکو باج و هەروەها مەسلەی ئەو خزمەت گوزاریانەیە کە لە ناوخۆی ئەمریکا هەیە. ڕاستە ئەمان دەرەوەی ئەمریکا ئیمان ناکەن، بەڵام تەرکیزی ڕاستە و خۆی بایدن تیمەکەی ئەوەیە کە لە ناوخۆی ئینایە. ئەگەر بایدن بێتە سەر حکوم ئەمە پرسیارەکەیە کە لە 1970 بۆنەوە یەکلایی بۆتەوە بۆ بایدن، یعنی ئێستا بەپێی ئەو ویلایەت 4-5 ویلایەتی ماوە بە هەمووی ڕەنگیشە بگۆڕێ مەسەلەن مجازەفەیە تا ئەو خۆی لە ئێستا بەپێی دوا هەمین تا ئێستا کە هاتووینێتە ئەم ستۆدیۆەوە لەو 4 ویلایەتەی کە ترەمپ لە پێشە هەر چوارەکەیشی بباتەوە 54 نقطە وەرەگرێ، 54 و 214 هەیە ئەبێ بە 268. لەلایەکی ترەوە بایدن 264 کۆ کردوێتەوە، 6 مەقعدی ماوە. ئەم 6 مەقعدە لە ویلایەتی نیڤادا کە ئەم ویلایەتە بەردەوام دیموکراتەکان تایانە براوە بوون، تەنانەت جەولەی پێشووتریش کە هیلاری دۆڕا لە نیڤادا بردبوویەوە. ئەم 6 نقطە ببا ڕەنگە ئەمڕۆ تا بەیانی کۆتایی بە گەمەکە بێ و بایدن بیباتەوە. بەڵام بیریشمان نەچێ هەڕەشەکانی ترامپ بۆ مەسلەی قوبوڵ نەکردنی کاریگەری نەتائیجی انتخاباتەکان ئەمە مەسلەیەکی بەڵام وڵاتێکی دەستوری و دموکراتی و کۆمریکایەکە مەسەلەن کۆنگرس حکومەکە کۆمەڵێک دامەزراوەی گرنگ حکومەکە کاریگەریە بێمە تا ڕادەیەک ئەبێتە هۆی ئەوەی کە جۆرێک لە قەلەقی دروستە بێ، بەڵام بە نەتیجە من پێم وایە هەر بۆ شێوەیە دەمێنێتەوە کە خەڵک بڕیاری لێداوە، ڕەنگە ئەیبەنە مەحکەمە کە لەوێ دادگا بڕیاریدا. هەرچەند پێش نیو سەعاتێک تیمەکەی ترەمپ بڵاویان کردەوە کە سەرکەوتنێکی گەورەیان بەدەستێناوە لە ڕووی یاساییەوە چکە سکاڵاکەی پەنسیلڤانیان بردوێتەوە. بەڵام ئێمە بیرمان نەچێک و ئاماژەم بۆ کەرەگەر ئەو چەند ویلایەتەی بباتەوە هەر ناگاتە 270 مەقام. کاتە ئەگەر بایدن بێ لێرە عراق مەسەلەن جێگری سەرۆکی ئەمریکا بووە، مەسەلەن لە عراق زۆر هاتۆتی عراق و سەرکردە سیاسیەکانی عراق و تەنانەت دەرێمی کوردستانیش بەشێکی زۆریانە ناسێت، مەسەلەن تێڕوانینی پێ دوایە یان گرنگی زیاتر بۆ عراق نابێت بە تێڕوانینێکی جیاواز لە دۆناڵد ترامپ بەتەکید زۆر جیاوازترە بێ و من پێم وایە لە سەردەمی بایدنە جۆرێک لە ئیستیقراریەت سەرەتا بۆ منطقەکە گەڕێتەوە لە ئێرانەوە بیگرە بۆ شەرقی ئەوسەط و بیریشمان نەچێت. خۆشبەختانە بایدن دۆستی تورکیا نییە وەکو ئەوەی کە ترامپ دۆستی ئەردۆگان بوو. ئەمە خاڵێکی جەوهریە کە بۆ مەسەلەی کوردەکانی باکوور و هەروەها ئەوەی کە پەیوەندی بە عێراقەوەیە بایدن لە 72 سیناتۆرە لە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا نزیکەی چەند ساڵێکە زۆر ینی لە سیناتۆر بووە و 2 خول جێگری سەرۆکی ویلایەتە گرتوەکانی ئەمریکا بۆ جێگری ئۆباما بووە و لە هەمان کاتە بەرپرسی مەلەفی عێراقی بووە. ئەمە لەلایەک. لەلایەکی ترەوە ئەگەر مەسەلەکە بێنینە ناو هەرێمی کوردستانەوە، بایدن دۆسایەتی هەیە لەگەڵ قیادەی کوردیە و سەردانی هەرێمی کوردستانیشی کردووە و بایدن بیریشمان نەچێت خۆی بۆ خۆی خاوەنی بیرۆکەیەکە کە ئەم بیرۆکەیە لە فکرە دەرچووە، واتە لە قسە و لە تێڕوانی دەرچووە ناکە لە پێش انتخاباتەکە و بەتابەتی سونەکان لە خۆکۆکردنەوەیان زیاتر نزیکە بنەوە لەو بیرۆکەیە.
ئەم مەسەلەیە هاوکاتی هاتنی بایدن گرنگیەکی زۆری هەیە بۆ مەسلەی دابەشبوونی عێراق. بۆ عێراق لە ڕووی سیاسیەوە لە گێژاوێکی گەورەدایە، لە ڕووی اقتصادیەوە لە دادەپینێکی وێران کردایە. یعنی بۆ یەکەمین جارەوە ئێستا حکوومەتی عێراقی ئەمە 2 مانگە ناتوانێت بچی لە کاتی خۆیان دابەش بکات، لە کاتی خۆیان بدا و ئەمەش بەشێکی باسەکەین بەڵە دوایی لە هەمان کاتە سونەکان لە پراوێزێکی تەواودان و با بڵین لە تێڕوانینی خۆشیانە ئەوەیان لا ساغ بۆتەوە کە ئەگەر ئێمە هەرێمێک دروست بکەین لە عێراقا کفری سیاسی نییە، بەڵکو واقعی عێراق گەشتە ئەوەی کە ئێمە ناتوانین بەم شێوەیە بەردەوام بین. ئەکرێ بەپێ ئەوەی کە لە دەستورە هاتووە هەرێمی تر دروست بکرێ و لە چوارچێوەی دەوڵەتێکی فیدراالیدا بمێنینەوە و محەممەد حەلبوسی یعنی کە سەرۆکی پەرلەمانە لەگەڵ ئێمایە من پێم وایە ڕاستە ئەمە زۆر بە وازحی ناتوانێت ئەمانە باسکە و زۆر بە هێمنی ئیش لەسەر ئەوە ئەکرێ حتا لە مەوزوع لە ئەنبارە ئیش بۆ ئەوە کە بەرەو ئەوە بچێ لەگەڵ هەندێک لە سونەکانە کە هەرێمێکی سونی دروست بێ. تا چەند ئەتوانن ئەوە ئەکەوێتەوە سەر ئەوەی کە بایدن ئایا بایدنی سیناتۆر فەرقی هەیە لەگەڵ بایدنی سەرۆک؟ ئەکید فەرقی ئەبێ بەڵام پێت وایە بایدنی جێگەری سەرۆک فەرقی هەیە لەگەڵ بایدنی سەرۆکە. ئەوەی کەوا دەکا کە بێگومان پێشە مشتی ئەبێ بزانین کە سەرۆک شتێکە ئەوانی تر شتێکی ترن ئەکرێ هەر پشتگوێی بخە ئەم مەسەلەی دابەش بوونە و بیری لێ نەکاتەوە. بەڵام کاتێک واقعی عێراق ئەو واقعە نەبێ کە لە 2007 تا بایدن بیرۆکەکەی فڕێیاوە لەو کاتەیە ئەڵبەت بە پێشبینی خۆی ئەمەی کردووە. ڕەنگە ئەمە یارمەتی بایدندا بۆ ئەوەی جارێکی تر بیر لەم بیرۆکەیە بکاتەوە، ڕەنگە ئێستا نارە لە ساڵی داهاتوودا بۆ نمونە ئەزمەی سیاسی لە عێراقا بەردەوام بێ، دەستێوەردانەکانی ئێران و میلیشیاکان لە ناو عێراقا تەراتێن بکەن و بەردەوام بێ و ئەگەر بەرەو هەڵبژاردنەکان بڕۆین ئەم هەڵبژاردنانە ئەگەری توندی لێ هەیە کە ئەگەری زۆری هەیە کە کاری توندی لێ بکەوێتەوە بە یەکداگدانی لێ بکەوێتەوە. هەموو ئەمانە ڕەنگە لە نەتیجە کارێک بکاتە سەر ئەوەی کە ئەم پیاوە کە خۆی خاوەنی بیرۆکەکەیە جارێکی تر بەو دەسەڵاتی کە هەیەی وەکو سەرۆکی ئەمریکا ئەڵبەت کە لە داهاتوو ئەی بێ ئەتوانێت ئەمە بکاتە ئەمری واقع. باشە کەواتە ینی ئێستا بۆ عێراق و بۆ ئێستای عێراقکە لە ئەزمەیەکی تا ڕادێ گەورەی سیاسیە لە اقتصادیە و تەنانەت مەسەلەی مەترسی سەربازیشی هەیە، کامیان گونجاوترە بن مەسەلەن کە ئەمریکا ڕۆڵێکی گەورەی لە عێراقا، کامیان گونجاوترە بێ بۆ سەقامگیری و ئۆقرەی ناوچەکە؟ بەتەکید بایدن وەکو وتم ئەمان لە ئەسڵدا استراتیژی بایدن و جەماعەتەکەی تیمەکەی و دیموکراتەکان بریتێ لەوەی کە دەست نابن بۆ گۆڕانکاری گەورە لە هینەکەیە و من بە دووری نابینم لە ئێرانەوە دەست پێ بکە بایدن ڕێکەوتنامەی ئەتۆمی جارێکی تر بهێنێتەوە کە لە سەردەمی ئۆبامایە ئیمزا کرا لەگەڵ ئێراندا و ئەو ڕێکەوتنامە جارێکی تر تەفعیل بکرێتەوە و منتیقەکە جۆرێک لە ئارامی بەخۆیەوە ببینێ و لە هەمان کاتا لە ناو عێراقیشدا ڕۆڵێکی میان ڕەوانەتر ببینێ. ینی بیرمان نەچێت لە سەردەمی ترەمدا ئەو حتا ئەو مزاهرانەی کە ساڵی ڕابردوو ئەم کاتانە بوو لە بەغدا و لە پارێزیەکانی عێراق کە چەند سەدان و هەزاری لێ بووە بە قوربانی بە تێڕوانینی زۆربەی زۆری سیاسی و ناوەندەکان و شرۆفەکاران ئەمریکا لە پشتیەوە بووە و تەنزیمێکی گەورەی ئەکرد بۆ ئەوەی حکوومەتی عەبدولمەهدی بڕوخێنێ و سەرکەوتوش بووی لەوەدا. یعنی بایدن ئەمانە ناکە و ڕەنگە ئەمانە لە مەسلحەتی ئێمە بێ. بایدن بە نەرمی گۆڕانکاری ئەکا، بەڵام سیاسەتی ئۆباما ترامپ نەخێر من پێم وایە ئەگەر بێتەوە بە تەکید مۆزوعی لێدان لە ئێران یەکێکە لە خیارە هەرە بە هێزەکانی داهاتووی ترامپ ئەلبەت ئەگەر بێتەوە سەر حکوم. زۆر باشە. عراقیەکان چۆن ئەبێ بۆ ئەم گۆڕانکاریانە خۆیان ئامادەکەن بە تایبەتی نزیکە بینەوە هەڵبژاردننی پێشوەختە دکتۆر دوای دێنە سەر کورد و هەرێمی کوردستان؟ خۆی لە ڕاستیە عێراقیەکان ئێستا خۆیان لە دەرەتانێکی گەورەدان و کێشەیەکی قوڵی بێمتمانەیی لە نێوان هێزە سیاسەکانی عێراق لە پەرلەمان لە حکوومەت لە ناو حیزبە سیاسیەکاندا هەیە و ئەم هێزە سیاسیانە بە ڕوونی دابەش بوون لە نێوان بەرەی ئێران و بەرەی ئەمریکادا بەرەی حەشدی شعبی و
بەرەی نزیکی لە تاران و هەروەها بەرەیەکی تر کە ئەگەر لە ئەمریکاش نزیک نەبن ئەوە لە ئێران نزیک نین وەکو سەدریەکان کە ئێستا قیادەی ناو پەرلەمان و جۆرێک لە شەقامیژەکەن و خۆشیان ئامادە کردووە بە تێر و تەسەلی بۆ هەڵبژارنەکانی داهاتوو بەتەمان بەپێی ئەم سیستەمە تازەی انتخاباتە ڕێژەیەکی زۆر زیاتر کورسی بەدەست بێنن. ئێستا لە ناو عێراقدا ئێمە ئەگەر لە ساڵانی پێشووتردا ململانەی لە نێوان شیعە و سوننە بووایە یان شیعە و کورد بووایە یان کورد و سوننە بووایە ئێستا ململانەکە لە قوپۆپی لێبووتەوە یعنی ئێستا ململانەی شیعە شیعەمانەیە ململانەی سوننە سوننەمانەیە ململانەی کورد کوردیشمانەیە ئەگەر ڕەنگە ئەوەی کورد هێواشتر بێ بەڵام هەیە لە ڕاستیە ئێستا سەردەمی مام جەلال نییە و سەردەمی تەحالفی کوردستانی نییە لە بەغا ئەوە لە بیرمان نەچێت بەڵام ململانەی شیعەکان تونترە لە ناو خۆیانە لە ململانەی سوننەکان لە ناو خۆیاندا و ئەم ململانەی ئەم هێزانە لە ناو خۆیاندا کارێکی کردووە ئەتوانم بڵێم تا ڕادەیەک نان پەرژێتە سەر یەکتری واتە ئەوەندەی شیعەکان بە خۆیانەوە خەریکن بە سوننەکانەوە خەریک نین ئەتوانم بڵێم هەر پەراوێزیان خستوون و دووریان خستوونەتەوە و هەروەها ئەوەندەی کە با بڵێن سەدریەکان ململانەیە لەگەڵ حەشدی شعبیە ئەکەن یان لەگەڵ نوری مالیکی و جەماعەتی هادی عامری و ئەو باڵەکەی عسایی با ئەکەن جەماعەتی سەدریەکان ئەوە ململانەیە لەگەڵ فراکسیۆنی یەکێتی و لەگەڵ فراکسیۆنی پارتیا ناکەن لە بەغا بە نمونە سوننەکانیش هەروەها لە ناو خۆیانە بۆ نمونە تیمەکەی حەلبوسی ئەوەندە ململانەی تیمەکەی خەمیس خەنجەر و ئەبوو مازن دەکا لەگەڵ جەماعەتی نجێفیەکان ئەسڵ نجێفی ئەوان لە مووسڵ تیمی حەلبوسی منافەسەی فراکسیۆنێکی کوردی ناکە یان منافەسەی شیعەکان و باڵی فەتح ناکە کەواتە لەم دۆخەدا لە ڕاستیە عێراقیەکان ناتوانن بە یەکگرتووی خۆیان بۆ ئەم پرۆسەیە ئامادە پێکاتەکە لە ناو خۆیان ناکۆکن لە ناو خۆیاندا و وڵاتانی ئیقلیمیش نایاڵن تورکیا بە شێوەیەک لە شێوەکان دەستی هەیە لە ناو ئەو گێژاوی کە لە عێراق هەیە ئەگەر لە ڕێگەی کەرکووکەوە بێ لە ڕێگەی هەندانی تورکمانەکان و ئەوانەوە بێ یان هەر لە ڕێگەیەکی تریشەوە بێ یان لە ڕێگەی هەندێک لە باڵی سوننەکانەوە بێ و ئێران لە ڕێگەی باڵەکانی خۆی ئەو میلیشیانەی حەشدی شعبی کە چەندین میلیشیای زۆر و زەوەندە و بچووک و گەورن لە ڕێگەی ئەمانەوە نەئەڵێ عێراقیەکان ئیسراحەت بکەن و نەئەڵێ ئەمریکایش جێپێی خۆی وەکو ئەوەی کە هەیە قایم بکە کەواتە بۆ ئەم گۆڕانکاریانە عێراقیەکان ئامادەنین و خۆیان ساز نەکردووە و من بە دووری نازانم ئەگەر انتخابات بکرێت لە ساڵی داهاتوودا نەتیجە انتخابات گرژی تونتر بە دوای خۆیان بێن گرژەکە لەسەر ئاستی پێکاتەکانە بێیان لە ناو خۆی خودی پێکاتەکانە لە ناو خۆیان ئەبێت چونکە بیرمان نەچێ زۆربەی بازنەکان لە ناو محافەزەتەکانە جیاکراوەتەوە محافەزەکان ئەو پێکاتانە لە ناو خۆیان هەندێک محافەزەمان هەیە تێکەڵە یعنی بڵێن شیعە و سوننە بە یەکەوەیە چۆن ئێمە لە کەرکووک لەگەڵ عەرەب و تورکمانە منافسین بەڵام تا ڕادێگە ئەمەش جێگەی بۆ کراوەتەوە یعنی بۆ نمە بازنەی کوردی جیاکراوەتەوە لە هەندێ بازنا بەر تووشی بەریەکەوتە نەبین بەڵام لەولا لە ناو شیعەکانە یعنی بەر لە انتخابات کێشەی گەورە هەیە ئێستا مستەفیدی یەکەم لەم انتخاباتە بریتە لە سەدریەکان کە بەم داوایری انتخابەیە و فکری ئەوانە و پێیان وایە چەند تقریبان 20 کورسی زیاتر ئەەکەن لەو 55 کورسی کە هەیەە لە بەرامبەردا باڵی نوری مالیکی علاوی کە هەرچەند ئەو لە حسابی دایرەی شیعی نییە ئەمانە دابەزن و هەروەها ڕەنگە باڵی فەتحیش و حەشدی شعبی تووشی سەدمە بێ لە ڕووی دهێنانی دەنگەکانەوە و لە نەتیجەدا خۆت ئەزانی بۆ ئەو هێزانێک خەریکە قبوڵی ناکە کورسەکە چۆڵکە وەختە لە عراقم هەزیەوەکەم ئێستا حەشدی شعبی بەو هێزەوە بەو چەکداریەوە لەگەڵ جاری وایە لە خەریکی ساڕگرتنە باڵێزخانەی ئەمریکا ئەوانەیە ئەگەر هێزێکی تر بێت کورسەکانی لێ بسێنەیە و کولتوری اعترافکردن و دانپێدانان بە شکستێنانە ئێستا ترەمپ و نەخۆشیەکە وەکو کۆرۆنا گەشتوەتە لای ترەمپ بووان ئێستا عراق تەسیری باشی لەسەر ئەمریکا هەبووە دکتۆر کەواتە ئێستا کورد لەم دۆخەیە ئەبێ چی بکات مەسەلەن ئایا بەڕێزەوتۆتەمە مەسەلە لە ناوخۆی کوردیشە گرفتەیە و کێشە هەیە بەڵام مەسەلەن بۆی بپڕژێتە سەرەوەی هاوپەیمانێتێک لەگەڵ سوننەیە بکە لەگەڵ شیعەیە بکە لەگەڵ هێزە بەهێز و بە قووەتەکانی دوای هەڵبژاردن
لە ئێستاوە بۆ کاتە چی بکرێت باشە خۆی خاڵی یەکەم کۆمەڵی خاڵ هەیە کە کورد ئەتوانێ بیکە ئەلبەتە ئەگەر بتوانێت و ئەگەر بیەوێ چکە تا ئێسێش بە گومانەوە ئەتوانین بڵێنندە هێز ئەوەیان ناوێت لە ناو هەرێمی کوردستان و لە ناو ئەوەی کە پێ ئەوترێت تەحالفی کوردستانی و نوێنەرایەتی کوردی لە بەغا لە ئاستە جیاوازەکاندا یەکەم شێت ئەبێ ماڵی خۆی ڕێخاتەوە ئێمە دەزانین کە ئێستا ماڵی کورد ماڵێکی پەرتەوازەیە و ئەتوانم بڵێم بەداخەوە یعنی ئێسا کە ئێمە قسە لەسەرەوە ئەەکەین باز لە لێدانی پارتی و پەکەکە ئەکرێ شەڕی پەکەکە و پارتیکە ئەمە شەڕی کوردە بە شەڕی براکوژیە لەلایەکی ترەوە ئێمە دەبینین لە ناو هێزەکانی تریشدا حتا لە نێوان ئەو هێزانەی کە هاوبەشن لە حکوومەتی هەرێمی کوردستاندا ململانەیەکی توندەیە و نیگەرانیەکی قوڵ هەیە بۆ نمونەیەکێتی نیشتیمانی کوردستان لە هەندێک ئاستان نیگەرانی قوڵی هەیە لە پارتی سەبارەت بە جۆری حکومڕانی سەبارەت بە دەسەڵات و بە پشک و بەو جۆرەشتانەی کە سەبارەت بەو بڕیارانەی کە دراوە بۆ نمونە لەم چەند ڕۆژەی پێشودا ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان بە ناوی هێزی دژە تیرۆر و هێزی ئاسایشی یەکێتی ئەو برای دەرکردووە لە کاتێکا نوێرەکانی یەکێتی ئەگان لێ نەبووە ئایا ئەم جۆرە حکومڕانیە ئەم جۆرە عقڵیەتە ئەم جۆرە بیرکردنەوەیە ئەتوانێ خۆی حازر بکە بۆ ئەو گۆڕانکاریە گەورەی کە ئێمە پێی دەڵێن گۆڕانکاری لە کۆشکی سپیکە بایدن دێتە سەر حکومەکە لە تویتێکە مەسەلەن گەنجێک پرسیاری لە ڕێزقوبا تاڵەبان جێگری سەرۆکی حکوومەت کردوڵێ کە ئێمە چۆن ئەتوانین سوود لە هەڵبژارنەکانی ئەمریکا وەربن و کاریگەریان چییە ئەو ئەڵێ گەر خۆمان لە ناو خۆمانە باشبین ئەمریکاش سوودی ئەبێ یان هەڵبژارنەکانی کاریگەری ئەبێ لەسەر عێراقا کەواتە دکتۆر ینی ئەمە ئەم گلەیانە هەیە خۆ ڕێخستنەوەکەی ئەبێت چۆنی بێ خۆ ڕێخستنەوەکە ئەبێ مبادرەیەکی گەورەی نیشتیمانی بەڕێی من بکرێ بە تایبەتی لە لای هێزە گەورەکان و بە تایبەتی تر لە لای ئەو هێزەی کە زۆرینەی حکوومەت و دەسەڵاتی بەدەستا کە پارتی دیموکراتی کوردستانە سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆرینەی وەزارەتەکان و جونگە حساسەکانی ئەم وڵاتە لەسەر ئاسێک ئامادەکاری بکرێت مەسەلەن کورد پێویستی بە تاکید پێویستی بە پێش هەڵبژاردنەکان و پێش بە دەست بەکاربوونی بایدن یان لە ئەسنای دەست بەکاربوونی بایدنە ئەکرێ کۆنگرەیەکی نەتەوەیی بکرێ کۆنگرانی کەم کۆنگرەیەکی هێزولانە سیاسەکانی هەرێمی کوردستان کۆنگرەیەکی نەتەوەیی لەسەر ئاستی باشووری کوردستان بکرێ بۆ ئەو گۆڕانکاریانەی کە لە بەردەمانەیە چکە هەمە هەڵبژاردنەکە چارە نووسازار ئەگەر بکرێت لە ساڵی داهاتوو و خۆ لە کاتێکە هەندێ برادەر هەیە لە ماڵی شەژ ناکرێت خۆ ماڵی شەژیش نەکرێت ماڵی یازاکرێت لە حاڵەتێکە ئەگەر ماڵی یازەش نەکرێ هەر ساڵی داهاتوو یعنی بڵێن لە 22 هەر ئەبێ بکرێت لە وادەی خۆیدا هەرچە من پێم وایە لە ساڵی داهاتوو تێ ناپەڕێ کەواتە ئێمە ئەم گۆڕانکاریە گەورەیە لە بەردەمانەیە لە هەمان کام گۆڕانکاری گەورەیە چۆنی ئەتوانی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان لە باشووری کوردستان و بابان بەناوچە جێناکۆکەکانیشەوە مەسەلەن بە سوودی ئێرە تەواوی کەیت دروستکردنی یەکتیمیە یەک گوتاریە یەک ڕیزیە یەک هەڵوێستیە سەبارەت بە دۆسیە هەڵپەسێراوەکانی کورد لە بەغا لە هەرێم ئەوانەی کە پەیوەندی بە مەسەلەی دەستور مادەی 140 و هەروەها مەسەلەی کەرکووک و مەسەلەی مۆسڵ ئەو ناوچانەی کە با بڵین لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆم و ئەو کاتی کە ئەو هێزانەی حەشدی شعبی هاتنەوە ئەو منتقانە ئەمە هەر هەمووی بە یەکریزی و یەکگوتاری ئەبێ و بە لە خۆبردووی ئەبێ و دروستکردنی متمانەیەکی گەورەی نیشتیمانی و نەتەوەیی ئەبێ بەڵام ئایا کی ئەمانکە پرسیارە گرنگەکە ئەمەیە یعنی بەداخەوە ئایا ئێستا ئێمە کاریزمایەکی وەکو جەنابی مامجلال هەیە کە مبادرەی وا بکە و بتوانێت لە سەر سفرەکەی هەمویان کۆ بکاتەوە و قەناعەتیان پێ بکا کە ئەم قۆناغە قۆناغێکی حساسە قۆناغێکە پێویستە بەرژەوەندیە باڵاکانی خەڵکی کوردستان بخەینە سەر بەرژەوەندیە تەسکی حیزبیەکانەوە ئەمە لەلایەکی ترەوە ئەبێ و هاونیشتیمانیانی خۆمان دڵنیا بکەینەوە و تەمینیان بدەینێ و زەمانیان بدەینێ ئەو بێتاقەتی و بێئومێدی کە لە شەقامی کوردیا هەیە ئەمە کارەساتێکی گەورەیە بۆ دەسەڵاتی کوردی لە ڕاستیە
بە هەموو لایەکەوە ئەبێ لی بەرپرسیار بن نەبوونی موچە نەبوونی بژێوی ژیانی ڕۆژانە نەبوونی کار و کەسابەت ئاور نەدانەوە و بوونی نەخۆشیەک و پەتایەکی گەورە بەبێ ئەوەی کە خزمەت گوزاریەکی باش بۆ خەڵکی کوردستان بۆ هاوڵاتیان هەبێ و بوونی نائەداڵەتیەکی گەورە لە نێوان شارەکاندا هەندێک جار لە شارێکەوە بۆ شارێکی تر لە نێوان دەڤەرێکەوە بۆ دەڤەرێکی تر ئێمە هەمومان کوردین هەمومان هاوڵاتی ئەم وڵاتین هەمومان بەیەکەوە لە یەک کەشتیاین هەمومان بەیەکەوە نقمەبین هەمومان بەیەکەوە ئەخمکەین هەمومان بەیەکەوە سەر ئەکەوین هەمومان بەیەکەوە ئەگەر بەرەو ئەو دابەشبوونەی بایدن و دەوڵەتەکە بچین هەمومان بەیەکەوە قانزانزەکەین ئێکەواتە ئەم جۆرە نەعەدالەتی و ئەم گومڕاییەی کە لەلایەن هەندێکەوە و ئەو عەقڵیەتە کە ئێستاش وە ئەزانێ عەقڵیەتی هەفتاکان و شەستەکان و نازانم ئەوانەیە لە ڕاستیە بەسەر چووە یعنی تۆ ئێستا ئەگەر گۆڕانکاری لە عێراقیشا ڕوو بدا تۆ چۆن ئەتوانی بەم ئەجێندایەوە بڕۆیتە بەردەم خەڵکو و بڵێ متمانەم بەرێ ئێمە بەرە هەڵبژاردنە ڕۆین ئایا چۆن ئەتوانی لە دەرگای خەڵک بدەیت لە کاتێکا نان نییە بیخوا مناڵی پێشمەرگە ناتوانێت پارەی پێ نییە شیر و داهیبی بۆ مناڵەکەی بکڕێت یان مناڵی شەهید و فەرمانبەران لە دۆخێکی پڕ لە ئەوەدان کەواتە هەموو ئەمانە چاکردنی با بڵێن چاکردنی ناوخۆی هەرێمی کوردستان ئەمانە ئەگرێتەوە یەکریزی لە گوتاری سیاسیدا باشبوونی دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان گەڕانەوە بۆ ناو خەڵک و دیفاعکردن لە مافەکانی خەڵکی کوردستان و دروستکردنی سیقە و متمانە لەلایەن خەڵکەوە زۆرینەی خەڵکەوە بۆ ئەوەی کە هەر گۆڕانکاریەک لە بەغار ڕوو بدا لە کۆشکی سپی ڕووبدا لە تاران ڕوو بدا تۆ ماڵەکەی خۆت تۆکمە کردبێ ئەوە هیچ مشکلەیەکە بۆ دروست نابێت زۆر باشەکەواتە ینی ئەگەر ئەمانە نەکا کورد گۆڕانکاری خێراکان یان گۆڕانکاری گەورەکان کە لە عێراقا ڕوو ئەدەن یاخود ئەو گۆڕانکاریانی بێمەبەستیش بەهۆی تەقینەوەی دۆخەکەەوە ڕوو ئەدەن کورد چەند زارەرمەند دەبێ کورد لە ڕاستی ئەسە لە پاشەکشایە وەکو ئەندامی ئەنجومەی نوێنەران هەستی پێکەن ئێمە هەستی تەواوەتی بەما ئەەکەین و دۆخی کورد و دۆخی هەرێمی کوردستان بەداخەوە ئەتوانم بڵێم حکومڕانی هەرێمی کوردستان ئێستا لە پاشەکشەیەکی گەورەدایە بەراوردی بکەی بە ساڵانی پێشووتر لە هەموو سێکتەرەکانەوە یعنی لە هەموو ڕوویەکەوە ئێستا لە ناوخۆی هەرێمی کوردستاندا ئێمە لە پاشەکشەیەن لە ئاستی ئیقلیمی و لە ئاستی دەرەکیدا ئێمە هەر لە پاشەکشێداین هێزمان هەیە یعنی ئێستا جۆری پەیوەندەکانی هەرێمی کوردستان لە ڕووی دیبلۆماسی و ڕایەڵی پەیوەندیەکانەوە بەداخەوە ئەوەندەی بە حیزبی کراوە بە نیو هێندە مؤسساتی نین یعنی بۆ نمونە هێزێکی کوردی ئەوەندەی پەیوەندی لەگەڵ ئەردۆگان و تورکیا هەیە هەرێمی کوردستان خۆی حکوومەتەکە خۆی کە خۆی بەڕێوە با بە نیو هێندە پەیوەندی و دۆستایەتی نییە لەگەڵ دەوڵەتی تورک لە کاتێکە ئەمە دەبێ سیستماتیک بێ لە ڕووی پەرلەمانیەوە پەرلەمان ئەبێ گەورەترین دەسەڵات و شەرعیترین دامەزراوەی هەرێمی کوردستان بێ و مافی و توانا و سەلاحیەتی سزادان و لێپێچینەوە و لێپرسینەوەی گەورەترین کاربەدەست و وەزیر و سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و حیزبەکان و هەر کەسێکی تری هەبێ پەرلەمان بەڵام بەداخەوە ئێستا ئەو پەرلەمانی کە ئەیبینین ئەو پەرلەمانە بەهێزە نییە کە لە ساڵانی پێشووتر ئەمە لە ڕاستیە پەیوەندی من پێم وایە بە شخصەکانەوە نییە من لێرە ڕووی دەمەم لێ شخصێک نییە لە هەموو پەرلەمانێکە شخصی بەهێز و لاواز و متەوەست و ناوەندێ بەڵام پەیوەندی ئەم لاوازی پەرلەمانیش کە ئێستا ئێمە پێڵین پەیوەندی بە بەو دەستەمۆکردنەوە هەیە کە ئیرادەی سیاسی لەسەرەوە لە پشتەوە هەیە بە تایبەتی لە دوای داخستنی پەرلەمان بەهۆی کێشە ناوخۆیەکانەوە ئەمانگەێنێتەوە دەرەنجامە هێتانە ناو ماڵی خۆمان تۆکمە و یەک ڕیز و تەباتر بین زیاتر ئەچینە پێشەوە لە بەغدا لە بەغدا لەسەر ئاستی شیعە لەسەر ئاستی سونە مەسەل لەگەر ململانەکان لە شیعە و سونە بێ تێڕوانینیان بەرامبەر بە کورد چۆنە مەسەلەن تێڕوانینێکی دوژمن کارانەیە ئەوەی کە ئیبینێنەوە یاخود تێڕوانینێکی لە ئێستاە باسەکەم ئەزانی لە هەموو نەوعێکی تایە چۆن پەرلەمانەکە پڕیەتی لە دید و تێڕوانینی جیاواز لە کۆمەنیست و شیوعیەوە بیگرێ بۆ ئەو پەڕی ڕاستڕە و سەلەفی ئەتوانین بڵێن سەلەفی شیعیەوەوانە ئەمانەتیایە لە هەمان کاتا بەنیسبەت کوردیشەوە
ئەنواع بیرکردنەوە تێڕوانی تایە ڕەنگە هەیەە دوژمنکارانە و دوژمنانە سەیری هەرێمی کوردستانەکە و ئەگەر بەدەستی بێ ئەوەی کە ئێستا هەمانە ئەوەش نەبێت و هەرێمی کوردستان لە نەخشەی دەوڵەتی عراقیدا بسڕێتەوە لە بەرامبەریشدا خەڵکی ترمان هەیە کە زۆر دۆستی هەرێمی کوردستانە و ڕەنگە ئەگەر زۆر بوێرێ و یان جورئەتی ئەوە بکە تا دەوڵەتی کوردی بەلایەوە ئاسایی بێ کە هەرێمی کوردستان جیابێتەوە دەوڵەتێکی خۆی هەبێ کەواتە دید و تێڕوانینی ئەم لایەنانی ناو پەرلەمانی عێراقی لایەنە عەرەبەکان تورکمانەکان هەموو دید و تێڕوانینەکان لە یەکتری جیاوازن لە توندڕەویەوە بیگرە بۆ ئەوەی کە دیدێکی واقعی و با بڵێن عەقلانی هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان بەڵام ئەی ئێمە خۆمان چیمان کردووە بۆ ئەوەی کە ئەوان بە ئیجابی سێری ئێمە بکەن تەبان ئێوە لە توانیتانت بە تەبایەک یان یەک ڕیزێک پیشامدە لە سەراسیان زومەی نوێنەرانە تا ئێستا ئەتوانم ئەوە بڵێم کە لەم خولەی پەرلەماندا ئێمە تەبا بووین بە تایبەتی لەو مەسەلانەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە و پەیوەندی بە با بڵێن مەلەفە استراتیژیەکانی هەرێمی کوردستانن تا ئێستا یەکجار یاسای بودجە هاتووەتە هەرێمی کوردستان کە ئەم یاسایە ئەتوانم بڵێم بوو بە دەستکەوتێکی گەورە بۆ نوێنەرانی کورد لە ناو پەرلەمانی عێراق لە ساڵی 2019 دەرمان کرد و کێشەی موچەی خەڵک باش بوو ئەو پاشەکەوتەی کە لە سەردەمی کابینەی نێچیروان بارزانی هەبوو ئەوە نەما نزیکەی ساڵێک لە کاتی خۆیان موچە دەهات ئەمەش بە یەکگرتوویە گەڵوێستی هەموو نوێنەرەکان ئەمە نموزە جێگەتانشانی ئەمە نموزە جێگە یعنی بۆ زۆر جار با بڵین ئێستا لەسەر ئەم قانونی ئینتیخاباتی کە هەفتەی پێشووتر لە ناو پەرلەمانە دەوایری ئینتیخابی و بازنەکانمان جیا کردەوە تقریبا 3 بۆ 4 ڕۆژ شەوانە هەتا سعات 1 و 2 شەو گفتوگۆ و مناقەشە و لە ناو پەرلەمانە ڕێک نەئەکەوتین هەمومان پێکەوە بە یەک تیم بۆ ئەوی بازنەکانی کەرکووک بەو شێوەیە بێ کە خۆمان ئەمانەیەکو کورد بە باشترین شێوە بێ کە لە مەسلحەتی کووردە لە بە هەمان شێوە بۆ شەنگال نەک لە مەسلحەتی حیزبێکە نەک لە مەسلحەتی حیزبێکە لەمە سەرکەوتوو بۆ لە ناو پەرلەمانی عێراقیدا بەڵام ئەمێنێتەوە بۆ کاتی هەڵبژارنەکان کە ئەوە حیزبەکانن چۆن لیستەکان دروستەکان چۆن کاندیدەکان دائەنێن ئایا وەکو جاری جاران بەداخەوە لەو ناوچانە شەڕەپەڕۆ و منافسی ئێوە بەپێی دەرەنجامی ڕابردوو بۆتان دەرکەوتووە کە ئەبێ لە ناوچە جێناکۆکەکان کوردایەتی زاڵ بێ بەسەر حزباتیە ئەزانی ئەمە نەک لە ئێستەیە لە هەموو دەور زمانێکا دەرکەوتووە لەو کاتانەی کە لەو ناوچانە ئێمە کوردایەتیمان کردووە بە تەکید کورد سەرکەوتوو بۆ بردوێتیەوە لەو کاتانێشی کە کوردایەتیمان نەکردووە زیاتر حیزبایەتی کراوە زەرمەند بووین و من پێم وایە بەشێکی زۆری ئەوەی کە ئێستا هەگەشتووە کەرکووکی پێگەیشتووە و گەشتووەتە ئەو دۆخە زۆرتر پەیوەندی بە ململانەی سیاسی ناوخۆمانەوە هەبووە شەڕی حیزبایەتیەوە هەبووە و زۆر جار لایەنێکی بەرامبەر ڕەنگە پێی باش بوو بێ کەرکووک بەو دەردەبورێکە ئێستا دکتۆر بابێنە سەر مەوزوعی ژیانی خەڵک و گوزەرانی خەڵک کە ئێستا یەکێکە لە تەورە هەرە سەرشەکانی هەموو ماڵێکی کورد بەڕێزی شتەر چەندە لە لیژنەی دارایی بەڵام کەم و زیاد بەڕێزت ئاگاداری دۆخی دارایی عراقیت بەرەو چی هەنگاو ئەنێت بە تایبەتی لە تەخیربوونی موچەی فەرمانبەران موچە خۆرانە دۆخی دارایی عێراق لە خراپترین کاتەکانیایەتی لە 2023 بۆ ئێستا دوو فاکتەری گەورە لە پشتی ئەم مەسەلەوەن یەکەمیان بریتە لە کۆرۆنا و دابەزینی نەوت و دووەمیان بریتە لەو گەندەڵیە گەورەی کە لە ناو عێراقا هەیە لە ناو دام و دەستگاکانە بووە و براوە و ئەتوانم بڵێم عێراقی بەم دەردەبووە و مەسەلەی خراپی ئیدارەدانی دەوڵەتیش لە ڕووی اقتصاد و ئەمانەوە ئێستا مانگانە عێراق وەزارەتی دارایی عێراق بڕی 3 بۆ 3 ملیار و نیو دۆلار پێویستی بە قەرز هەیە بۆ ئەوەی بە تەواوەتی بتوانێ موچەی فەرمانبەرانی بدا ئەو پرۆژه یاسایی کە هاتە ناو پەرلەمانەوە بۆ ئەوەی کە پەرلەمان دەنگی لەسەر بدا داوای 41 میلیارد دۆلاری 41 میلیارد دۆلاری کردووە 41 تریلیۆن دیناریان تقریبا نزیکن لەیەکەوە کردووە بۆ ئەوەی کە بتوانێ موچەی ئەم 3 مانگە لەگەڵ 3 مانگی یەکەمی ساڵی داهاتوو بدا بۆ پێی ترسی ئەوەی هەیە ئەو کاتە موازنەی 2021 تێنەپەڕێ ئەم حاڵەتە واتە ئەو هاوکارانەی کە باسم کرد هاوکاتی ململانی سیاسیەکە
کە بەرەیەک لە ناو پەرلەمانان و بەرەیەک لە ناو لیژنەی مالیەن ئەیانەوێ حکوومەتی کازمی بە لاوازی پیشان بدەن کارێکی خراپی کردووە سەر دۆخی دارایی لە عێراقا. یعنی بۆ نمونە ئێستا بە واضحی ململانەیەکی توند لە نێوان سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق دکتۆر هەیثەم ئەلجوبوری هەیە لەگەڵ وەزیری مالیە لە دانیشتنا بەیەکدانانیشن هەمان نین. ئەم بەیانێک دەرەکات تۆپەکە فڕایەتە ناو ساحی پەرلەمانەوە ئەڵێ خەتای پەرلەمانە موچە نادرێ پەرلەمانیش هەیثەم جوبوری و جەماعەتەکەی کە نزیکن لە مالیکیەوە بەیانێک دەرەکەن تۆپەکە هەڵەیەنەوە بۆ لای وەزیری مالیە عەلی عەلاوی خەڵکیش دۆخی خراپترە خەڵکیش بەو شێوەیە کە تا ئێستا موچە نەدراوە و مانگی پێشووتر 45 ڕۆژ بۆ 50 ڕۆژی بەسەر چوو موچەی مۆزەف لە عێراق درا بە هیچ شێوەیە کێشتیوار و نەداوە. ئەم ململانێ سیاسیە بەردەوامبوونی ئەم ململانێ سیاسیە لەگەڵ ئەو دۆخە ناتەندروستەی کە هەیە لە ڕووی کۆرۆنا و هەروەها با بڵین لە ڕووی سوئی ئیدارەدانی دەوڵەتەکە بەم شێوەیە بەردەوام بێ من پێم وایە کە ئەوەندەی تر دۆخی خەڵک لە بای ئەوەندە حکوومەتەکەی کازمی یاری نییە کە بەسەر نەیارەکانی ئەسەرکەون و مەسەرەن ئەم قەرزە بکەن بە یاسا خۆی ئەو پەلەی کازمی کە هەیەی بۆ ئینتیخاباتی پێشوەخێت بەشێکی زۆری پەیوەندی بۆ هەیە دەیەوێت خۆی لە مۆزوعەکە بکاتە دەرەوە یعنی دەرباز بکات لەو کێشەیە و ڕوبەڕووی ئیقالەکردن و با بڵێن لێسەنەوەی متمانە نەبێتەوە و سابقەیەکی خراپ بۆ خۆی نەنووسێت پەیوەندی بەم حاڵەتەوە هەیە حتا ئێستا ئەو جوم و جوڵانی ناو پەرلەمانە دروستبوون لە نێوان لە ناو سونەکان خۆیاندا بۆ ئەوەی هەلبوسی ئیقالەکەن وای کرد کە سەرۆکی پەرلەمانیش پەلەپەلی تێبکەوێت لە هەفتەی پێشووتر بۆ ئەوەی کە یاسای ئینتیخابات تێپەڕێنرێ کەواتە هەردوو لە مشکلی ئەویان هەیە کە بەر لە تەواوبوونی وادەکەی خۆیان یعنی نەگەن بە ئینتیخاباتی پێشوەخت و ئیقالە بکرێن. بەڵام دۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێ من پێم وایە بەرەی ئێرانی واز لە کازمی نایەنن و بەردەوام لە دروستکردنی کێشە بن بۆی چۆن بەرەی ئەمریکا بە دروستکردنی مزاهرە و خۆپیشاندانی گەورە و ناچاری عادل عەبدولمەهدی کرد کە نزیک بوو لە ئێرانەوە بۆ ئەوەی کە واز لە دەسەڵات بێنێ ڕەنگە بەم ئاقارە بڕوا بە تایبەتی ئەگەر کێشەی موچەی فەرمانبەران چارەسەر نەکە چارەسەرەکرێ پێ دوایە مەسەڵەن ڕۆژی شەمە خوێندنەوەی دووەمی بۆ ئەکرێ و من پێم وایە ئەمە دەڕوات بەڵێ خوێندنەوەی دووەمی بۆ ئەکرێ و ڕەنگە دەنگیشی لەسەر درێ و مەرج نییە بەو شێوەیە کە داوا کراوە لەلایەن حکوومەتەوە ئەکرێ هەندێک گۆڕانکایی تیا بکەن ئەمە تی ئەپەڕێ بەڵام کاکە زانا با لە بیرمان نەچێ خۆ ئەمە بۆ 3 مانگە یان بۆ 3 مانگ دوای 2020 خۆ ئێمە هەر ئەو نەتزانی ئەم 1-2 مانگەوە تەواوە بێ کە حکوومەت بەرنامەی نەبێ و پلانی استراتیژی و دوورمەیدای نەبێ لە ڕووی ئیقتیساد لە ڕووی ئەوەی کە داهاتی نەوت بۆچی بەو شێوەیە بە هەدەرە چێ و هەندێک میلیشیا و مافیا هەیە بۆری نەوتی تایبەت بە خۆیانیانەیە کە ئەمانە ڕۆژانە لە کازمی هەوڵێکی زۆریە یعنی لە ڕاستیە ئەتوانم بڵێم بە تایبەتی ینی بۆ مەسلەی موچەی ئەوانەی ڕەفحا ئەمانی گەڕاندەوە کە گەندەڵێکی گەورەی تیا بوو نزیکەی 6 بۆ 65 ملیار دینار بوو و هەروەها لە مەسلەی خاڵە گومرکیەکانە هەنگاوی گەورەی ناوە بەڵام من پێم وایە ئەو کێشانەی کە لە 7 ساڵی ڕابردوودا کەڵەکە بووە لە عێراقا لە ڕووی گەندەڵی و لە ڕووی بەهەدەردانی سامانی وڵات و لە ڕووی با بڵێن فەسادی گەورە و خراپ بەکارهێنانی دەسەڵات سوڵتە لە ناو عێراقا ئەوانەی لە 7 ساڵی ڕابردوو کە کەڵەکە بوون و کۆبوونەتەوە زۆر لەوە گەورەترین لە توانای کازمی گەورەترین بۆ ئەوی بتوانێت سەرەتا زموزۆڵەکانی زۆر گەرم و گوڕ بوو دکتۆر ئێستا کەمتر ئەبی درێت کازمی هەست دەکەیت مەسەلەن کۆتوبەندەکان زیاتر کازمیان گرتووە لێ ئەزانی ڕۆژ لە دوای ڕۆژ بۆ بەرەوە ئەوە دەچێت بە تەکید هەروایە خۆی ئێستا کازمی سەرەتا زۆر بە ڕۆحیەتێکی ئەوە دەستی پێکردوە من پێم وایە بابچینەوە بۆ بایدن هاتنی بایدن جارێکی تر ئیعادە نەزەرێکە کاتەوە بە مەلەفی عێراق و لە ناویشیاندا کازمی ئەبێ خۆی بۆ ئەم
ئیدارە تازەیە ئامادەکات چکە بیرمان نەچێ لە ناو سەرکردەکانی عێراقدا لە ماوەی دەست بەکار لە ماوەی حکومڕانی ترامپە تاکە سەرکردەیەک جگە لە سەرۆک کۆمار دکتۆر بەرەم ساڵح تاکە سەرکردەیەک سەرۆک وەزیرانێک کە ترامپ پێشوازی لێ کردووە کازمی بووە و بە تەقدیرێکی زۆریشەوە کە دامی کرد لە نمایشی پێشوازیەکەی وە قسەکردنەکانی ئێستا ترامپ نامێنێ ئایا بایدن بە هەمان شێوە مامەڵە لەگەڵ کازمیاکە ئەمە پرسیارە جەوەرێکی بە چاوەڕێ بکەین دوا سەرنجی بەڕێز دکتۆر بەختیار من پێم وایە کاکزانە ئێمە بە هەموو حکومێک لە بەردەم گۆڕانێکی گەورەداین هاتنی بایدن جۆرێک لە ئیستیقرار و ئارامی دەگێڕێتەوە بۆ منطقەکە کە لەمەدا کوردیش قانجازەکە بیرمان نەچێت چووکە تێکچوونی دۆخی ئێران ئێمە لی زەرەرەکەین بێگومان بە تایبەتی ئەم ناوچەی سلێمانی ئەو منطقەی خۆمان تێکچوونی بەغا ئەوە تا ئێمە زەرەرمان لێ کردووە زۆر جار هەندێک کەسێ ئەڵێ با بەغا تێکچێت نەخێر کە بەغا تێکچێت ئێستاوان سی ڕۆژ موچیان بدەوایە تۆ کاریگەر ئێمە زۆربەی کات گوێمان لێیەتی ئەڵێن تا 320 ملیارەکە لە نێرێ ناتوانین موچە دەست پێ بکەین کەواتە عێراق ئەگەر وەزعی تێک بچێت ناتوانێش پارە بنرێ ئەوە تا ئێستا کە خۆی لە ڕووی اقتصادیەوە کێشەی بۆ دروست بووە پارەی بۆ هەرێم نانێرێ بۆ کەواتە ئەم دید و تێڕوانینە ئەبێ فڕە بدەین یعنی جۆرێک لە تونڕەوی کە پێمان وابێ ئیتر بەغا تێکچێ ئێمە لێرە ئەبین بە بەهشت و شاری خەونەکان دروستەکەین ئەبێ بزانین چۆن سیاسەتی حەکیمانەی مامجلال هەم عێراقی ئەپاراست لە پرشکی شەڕ و ئاژاوە لە هەمان کاتە دنیایەکی خۆش و خۆشگوزەرانی بۆ سلێمانی و هەولێر و دوهۆک و حتا کەرکووکیش دروست کردبوو لەو کاتانەدا ئەبێ بۆ ئەو عەقڵ و منتیقە بگەڕێنەوە و لە هەمان کاتە بۆ هەڵبژارنەکانی داهات و سەرکردایەتی سیاسی کورد پێویستە بە یەک دەنگ بە یەک هەڵوێست بە تایبەتی لە کەرکووک موسڵ دیالە سەلاحەدین لەم شوێنانە کوردایەتی و هەست و سۆزی کوردایەتی و عقڵێتی کوردایەتی بخاتە سەروی عقڵێتی حیزبایەتیەوە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شاویست ئەندامی جومەی نوێنەرانی عێراق سپاس دکتۆر هەڵبەتە ڕایشکارەکانی ترەمپیش ڕایگەێنن ئەگەر ترەمپ دەرنەچێتەوە 4 ساڵی داهاتوو خۆی هەڵەبژێرێتەوە پانۆرامامان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ مولایەک خواتان لەگەڵ